من کە لە عەمان بووم تێگەیشتم کە چیم بەسەر هێنراوە بە پشکنین لە خستەخانەی خالیدیە. دکتۆرەکان پیان وتم ماوەیەکی کەم لە بەردەم ژیان تا ماوە فریاکەوە. ناچار تەلەفۆنم بۆ هەواڵقوبات کرد. کەم هەواڵقوبات ئەمە سەرگوزەشتەی منە. تکایە هەم بە پەیوەندیەکانی حکوومەت بڵێ هەم بە جەنابی سەرۆکی هەرێم بڵێ. ئێمە جاران خۆمان بە کوشتەدا بۆی هاوڕێیەکمان دەست دوژمن دەکەوێت. ئێستا بەداخەوە لە دوای چوارەمین کۆنگرەی یەکێتیەوە وای لێ هات خەڵک خواخوای بێ هاوسەنگەرەکانی لە ناو بچن یا خۆی هەوڵی لە ناوبردنی بدات. بەداخەوە وای لێ هاتەوە. وردەکاری ئەم وەڵامی پرسیارەکانتان سەبارەت بەمە هەڵەگرم بۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسیم سبەینە لەسەر مەزاری مام سەعات 11 بەیانی. تەنها ئەوە نەو کۆتایی بە قسەکانم هێنم. ئەم پێشوازیە چاوەڕوانیە لە کەسێک کە منم بەردەوام بم لە دژایەتی گەندەڵی، بەردەوام بم لە خەبات لە پێناوی دیموکراسی، بەردەوام بم لە ئاشتەوایی هێزە سیاسیەکان و هێزە سیاسەکان و خەڵکی ناڕازی کوردستان. بەردەوام بم لە دژایەتیکردنی ئەوانەی نازانن ناخی ملەت بریندار بووە بەرامبەریان. ناخی ملەتیان بریندار کردووە. سەرنجامی هەڵبژاردنەکە دەری خست ناخی ملەت چیتیایە و بیرکردنەوەی هەندێک لە سەرکردە نەزانەکانی هێزە سیاسیەکانی کوردستان چۆن بیرەکەنەوە. هەڵبژاردن دەری خست. بەڵام لەگەڵەوەشە ئێمە هەمومان قەدەرمان ئەوەیە لە باشووری کوردستانە ژین، قەدەرمان ئەوەیە چارەنووسی هەرێمی کوردستان ئەبێت لە بیربلەی چاومان جوانتر بپارێزین، بەڵام بە چاوێکی کراوە ڕخنە لە هەموو کەم کوڕەکانیشی ئەگرین، ڕخنە لە هەموو بەدکارەکان ئەگرین، ڕخنە لە هەموو ئەوانەش ئەگرین کە وایان لەم هەرێماوە وایان لەم ئەزموونە کردووە خەڵک لەم هەڵبژاردنە دەوروبەری 500,000 کەس لە یەکێتی و پارتی بتەکێتەوە. ویلایەنەکانی تری شەرێکە بە ڕێژەی خۆی.